لە مەترسی تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ ڕۆژی یەکشەمەی ڕابردوو ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بڕیاری قەدەغەی هاتوچۆی دەرکرد. بڕیارەکە لە سێشەمەوە کەوتە بواری جێبەجەکردن و تا ڕۆژی شەممەی داهاتوو 4 تەمموز بەردەوام دەبێت. بەپێی بڕیارەکە لە کاتژمێر 6 بەیانی تا 12 شەو هاتوچۆکردن قەدەغە دەکرێت، سەرجەم بازاڕ و شوێنەکان دادەخرێن. هاوکات تەنیا ڕێگا بە کارکردنی نانەوانخانەکان و مارکێتی گەڕەکەکان و دوکانی سەوزە و میوەفرۆشتن و ئالوە و ئۆتۆمبیڵی دابینکردنی کەلوپەلی مارکێتەکان و چەند بوارێکی دیکەی خزمەتگوزاری ڕۆژانە دەدرێت. قایمقامی هەولێر جەخت لە پابەندی هاوڵاتیان دەکاتەوە و دەڵێت ئێستا خەڵکی هەولێر بە شێوەیەکی زۆر باش پابەندی قەدەغەی هاتوچۆ بوون. هەموو هەوڵەکان بۆ ئەوەیەکەوە بتواندێ زیاتر چارەسەری ئەو نەخۆشانە بکرێتەوە کەوا ڕۆژانە توش بدەبن و جێگایان لە نەخۆشخانەکان بکرێتەوە. ئێستا خۆشتان ئاگادارن بەشە ناوخۆی 18 شوواتی کچانیشکە لە شاری هەولێر ئێستا وا تەرخان کراوە نەخۆشخانە زیاتر تاکو ئێستا زیاتر لە 110 نەخۆشی لێیە. ژمارەکەش ڕوو لە زیادبوون دەکاتن. داوا لە هاوڵاتیان دەکەین کەوا پابەند بن کەوانەیە نەدەرەوە. سوپاس بۆ هاوڵاتیانی شاری هەولێریش بەڕاستی تاکو ئێستاوەیە ئێمە بینیماون و گەڕابین پابەندبوونەکی زۆر باشەیە لە ناو شار لە گەڕەکەکان. لەبەرەوەی هاوڵاتیش دەبی ئەوە بزانیتن کە ئەو بڕیارانە دەردەکرێتن لە بەرژەوەندی هاوڵاتیە. ڕێکخراوی تەندروستی جیهانی قەدەغەی هاتوچۆ و سنووردارکردنی تێکەڵاوی بە یەکێک لە ڕێکارە گونجاوەکان بۆ بەرگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ناو دەبات. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێریش جەخت لە گرنگی قەدەغەی هاتوچۆ دەکاتەوە و دەڵێت توانای تیمەکانی تەندروستی دیاریکراوە و ئەگەر ڕێژەی توش بوون زیاتر بێت ئیتر ئەوان ناتوانن پشکنین بۆ هەموو بەرکەوتوێک ئەنجام بدەن. ئەو قەدەغەی هاتوچۆیە دەبێتە هۆکاری ئەوەی ئەو کەسانێکەوە هەڵگەری ڤایرۆسەکان لە ماڵەوە بمێنن و خەڵکانی تر توش نەکەن. بۆیە دەبێتە هۆکارێک لە بۆ ئەوەی کەوا ژمارەی توشبووان کەم ببێتەوە. تەنانەت لە تاقیگەی ناوەندی هەولێرکەوە توانایەکەی مەحدودە ڕۆژانە چەند دەتوانی پشکنین بکاتن. ئێستا خەڵکانێکی زۆر داوای پشکنین دەکەن لە فەرمانگەکان لە شوێنە گشتیەکان. وای لێ هاتووە کەوا ژمارەی ئەو کەسانێک کە نمونەیان لێوەردەگیرێ زۆر زیاترە لە توانای تاقیگە. ئەوەش دەبێتە هۆکارێک لە بۆ ئەوەی تاقیگەش کارەکانی خۆی ڕێک بێخێتەوە. بەڵام مەبەستی سەرەکی لەوەدایە کەوا بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەم بیتەوە و خەڵک لە ماڵەوە بمێنێتن بەرکەوتە کەم ببێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش پابەندیان بە ڕێنماییەکانەوە هەیە و خەریکە خۆپارێزی و تاکپارێزی دەبێتە نەریتێکی ڕۆژانە. ئەوەی دەمێنێتەوە ئەرکی حکوومەت و دەسەڵاتە کە بژێوی خەڵک دابین بکات و ڕێگەچارە بۆ ئەو زیانانە بدۆزێتەوە کە بەهۆیەم بارودۆخەوە بەر خەڵک دەکەوێت. بۆ پێی هاوڵاتی ئەرکی سەرشانی خۆی بەجێهێنا و ئێستا چاوەڕوانی حکوومەتە کە ئەویش بەرپرسیارەتی لە ئەشتۆ بگرێت، نەک تەنیا ڕێنمایی و فەرمان دەربکات و داوای پابەندی لە هاوڵاتیان بکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.